باسی گەشتیارەکەین کە هەمیشە وتومانە لە هەرێمی کوردستانە گرنگی بدرێ بە بواری گەشتیاری گەشتیار چۆن وا لێ بکەین سەرنجی ڕاپێشین کە بێتە ناو هەرێمەکانمانەوە بتوانێت لە سەیرانگا و شوێنە گەشتیارەکان بمێنێتەوە تاوەکو لە ڕووی ئابووریەوە سوود بە ناوچەکەمان بگەێنێ. ئەی پلان چیە بۆ ساڵی داهاتوو بۆ ساڵی ئایندا کە بتوانین گەشتیاری زیاتر ڕاکێشین بۆ هەرێمەکەمان لە ڕووی ئەوەی کە ئەم گەشتیارە جارێکی تر بە شێوەیە لە شێوەکان خەڵکانێکی تریشان باکتر لە ناوچەکانی خواروی عێراق من یاخود لە دەرەوەی وڵاتی عێراق من بۆ ئەوەی کە زیاتر ئێمە لە ڕووی ئابووریەوە و لایەنەکانی تریشەوە سوودمەند بین. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک مەحموود تۆفیق وەکو سەرۆکی کۆمەڵی میوانخانە و چێشخانەکانی سلێمانی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانن. کاک مەحموود زۆر بەخێر بێ ساڵ زۆر بەخێر جەنی ساڵی تازە لە کوردستانیان پیرۆز بێت لە تۆش لە شاری سلێمانی خۆشەویست. دەستخۆش با سەرەتا لەوە دەست پێ بکەین نەچینە جارێ بۆ ساڵی ئایندا لەم ساڵی کە بەڕێماکە کەمڕۆ کۆتا ڕۆژە لە ڕووی گەشتیاریەوە ئێمە لە چه ئاستێکا بووین ئاستێکی باشمانە بوو خەڵکێکی زۆر ڕووی تێکردوین لە ڕووی ئابووریەوە سوودمان لێبینیون. ئێمە لە بەهاتنی ڤایرۆسی کۆرۆنا تەبعەن تەئسیری زۆر هەبوو بەهاتنی گەشتیار و لە ساڵی 2021 چاوەڕوان بە ساڵی سەردەمی کۆرۆنا لە ڕووی گەشتیاریەوە باش بوو خراپ نەبوو بەڵام نەگەشتا ئەو ئاستا کە زۆر دڵخۆشکەر بێ. بەڵێ کاتە کاک مەحموود لەگەڵ دەستپێکی ساڵێکی تازەیە لە ساڵی 2022 پلانتان داناوە بۆ ئەوەی کە بە شێوازێکی باشتر گرنگی بە کەرتی گەشت و گوزاری بدەن ئەو کارانەی کە ڕەنگە لە پێشترا لە بەرنامەتانە هەبوو بێ بەڵام نەتانتوانین بە بیگەن نەجە هەوڵ بدەن کە لە ساڵی داهاتوە بیگەن نەجە. ئێمە وەکو کۆمەڵی میوانخانە و چێشخانەکانی کوردستان کە لە 2004ەوە دروست بووە بۆ ئەوە دروست بووە کە خزمەت بە بنکە گەشتیاریەکان کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی پێشنیارمان زۆر بووە داواکاریمان زۆر بووە یعنی پلانیشمان زۆر لە بەردەمایە ئامادەیشە بەڵام زۆر بەداخەوە ینی نەگەشتە ئەو ئاستا کە دڵخۆشکەر بێ. باشە هەوڵەکانە چۆنە یعنی بۆی بتوانین ئێمە گەرەم ساڵ نەماتوانانی و ئاسە بە باشی بەدەستبێنین ساڵی ئایندە بتوانین ئەو کێشە و گرفتانەی کە هەمانە بۆ نمونە ئەگەر لە ڕێسۆخڕان و چێشخانە و هتێلەکانەیە بەرەو باشبوونی بەرین بۆی کە بتوانین گەشتیار زیاتر ڕایپێشین چکە زۆر جار هەمومان گەشتمان کردووە شوێنێکمانە گەر بە دڵ بوو بێ هاتوینێتەوە باسمان کرۆ بۆ هاوڕەکانمان کەسوکارمان بۆی ئەوانی جاریکە لەگەڵمانە بێت ئێمە هەوڵەکان چۆن بخەینە گەڕ بوو ئەوەی کە باشترین پێشکەشکەین بۆی گەشتیار زیاتر بێت. هەوڵەکان ئەگەر بکرێ زۆر ئاسانە چونکە کەرتی گەشت و گوزار لە ئاستی دنیا نەکەرێمی کوردستان بەڵێ ینی کەرتێکە هەموو کەسێک سوودمەندەلی و ئێمە ئەگەر بە دوواداچوونی بۆ بکەین یا ئیشی بۆ بکەین پلانمان هەبێ ئەگەر هەوڵی بۆ بدەین هەر لە ڕێگاوبانەوە کە تۆ ئەدەوێ گەشتیار بێنی تو بیناسیێنی بە هەرێمی کوردستان پێویستی پێیەتی ڕاست. ئێمە زۆر شوێنی سروشتی جوانمان هەیە بە تایبەتی لە پارێزگای سلێمانی لە پارێزگای هەولێر لە کوردستان بەعام ئێستا بۆ نمونە ئێمە ئاچین بۆ کێمان نەچووە بۆ هەورامان بەڕاستی جاری وا هەیە ئێمە گیرمان خواردووە بە سیارەکانی خۆمانەوە شوێنەی نێرەوێ بڕۆین ئەمەیەکێکە لە کۆسب تۆ ناتوانانی هیچکەیت. دووهەم نەهاتنی گەشتیاران و بژانەوەی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان و شاری سلێمانی هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوە کەس ئەوانی کە سەرمایهدارن دڵخۆشکەر نین یعنی یەنە لای ئێمە بۆ کۆمەڵا ئەڵێ چ زمانێکەیە من شتی جوان بکەم لە شاری سلێمانی یا لە هەورامان یا لە قەزای پێنجۆن یا لە سەر حدودەکان بەڵام ئەڵێ چ زمانێکەیە من بیکەم و بەیانی کەرتی گەشت و گوزار ببوژێتەوە و گەشتیار ڕووی تێ بکە ئەمە هۆکارێکە. دووهەم بایەخی پێنادرێ ینی کەرتی گەشت و گوزار وەکو ئاستی پێویست نییە. ئێمە بۆ نمونە پلانێکمان هەیە بەیانی ئەمانەوێ سەر بگرێ لە بواری گەشت و گوزار ینی بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی بە هەموو شێوەیەک پشگیریمان لەکە لە داواکەمان بەرزەکەینەوە لەو بۆ دەستەی گەشت و گوزاری هەرێم ئەویش بە هەمان شێوە داوا ئەکە بەڵام کە ئەگاتە شوێنی خۆی ئیفلیسە. بەڵێ ئەمەیە. دووهام
ئێمە ڕسومات بەڕاستی ئەگەر پێداچوونەوەی پیا بکرێ زیاتر گەشتیار ڕوو لە هەرێمی کوردستانەکە چونکە ئێستا هەرچەنێ باک زیاد بکرێت لەسەر کەرتی گەشت و گوزار ئەو باجە ئەچێتە ئەستۆی گەشتیاران کە دێ ئەمەش کارەساتێکی ترە. بەێ باش کاک مححمود لە تەواوی جیهانە لە هەر چوار وەرزی ساڵە سوود لە کەرتی گەشت و گوزاری وەرەگیرێ لە لای خۆمان توانراوە بە هەمان شێوەی ئەگەر وڵاتانی زۆر دوورەکانیش نەبێت دەوروبەری خۆمان سوود لەم بابەتە ببینرێ ینی کەش و هەوای ئێمە کەش و هەوایەکی گونجاوە بۆ ئەوەی کە گەشتەکان بەس گەشتی هاوینە و گەشتی فێنکی نەبێ گەشتی زستانەش هەبێ لە کاتێکا کە وەرزە ساردەکانیشە گەشتیار ڕووبکاتە لای خۆمان. زۆر باش وازەح نەبوو لەلام ئەو پرسیارە. مەبەستم ئەوەیە کە لە تەواوی وڵاتانی جیهانە لە هەر چوار وەرزی ساڵە گەشتیار ڕوو لە وڵاتەکانیانەکە ینی بەبێ ئەوەی کە بڵێ وەرزەکە ساردە گوێ بەوە نادا تەواوی ئەو بابەتانی کە پەیوەندی بە جەوگۆڕینەوە هەیە بۆ وەرزی سەرماش ئامادەکاری بۆ کراوە لە وڵاتەکە لە لای خۆمان ئامادەکاری بۆ ئەوە هەیە کە کەسێک حەزی کرد بە وەرزی سەرمایە گەشتێک بکات گەشتێک ئەنجامدا بۆ لای خۆمان ئامادەکاری هەیە بابەتێکی وا هەیە کە دڵخۆشکەر بێ بۆی کە بەڵێ ئامادەکاری هەیە و کراویشە بەڵام وەکو ئاستی پێویست نییە نەگەیشتە ئەو مەرحەلەیەسە بۆ نمونە من خۆم خەڵکی قەزای پێنجێنم لە قەزای پێنجێن شوێنێکی ینی بەڕاستی دستانێکی زۆر سەختی تایە ئەگەر لەو کاتانەیە کە بەفر ئەبارێت کە دیمەنی بەڕاستی ئەو منتیقانە ئەیگۆڕێ بۆ نمونێمە لە قەزای پێنجێن شوێنی خلیسکانەی بەفرمانەیە ڕاست بەڵام ئەو کەسە کە هەڵ ئەسێ بەو ئیشە کە خاوەنی بیرۆکەی خۆیەتی لە پێنجێن ئێمە چەند جار ئەو داوای لە ئێمە کردووە ئێمە بەرزمان کردوەوە بۆ سەر و خۆمان بەڵام ئێمە لایەنی دەسەڵات نین وەکو پێم وتی ئێمە کۆمەڵین ئێمە کەرتی تایبەتین بەس گاندنمان لەسەرە بە دوواداچوونمان لەسرە ئەمانەوێ ئەم گەشتیارانە کە وەکو وەرزی بن بکرێ بەدایمی ئێستا بۆ نمونە ئەمڕۆ سەری ساڵە من ینی بەڕاستی هیچ دڵخۆشکەر نییە خۆ گەشتیار دێت بەشی خۆی یەت ینی مەویزین لەوە کە گەشتیار بێ بەڵام خۆ بە 2 ڕۆژ و 3 ڕۆژ و 4 ڕۆژ بەڕاستی گەشتیار ناکاتەوە ئاستا کە خاوەن پیشە بن کە گەشتاریەکە دڵخۆش بپی لەبەرەوە کابرا لە سێمانی وتێلێکی جوانی کردوێتەوە ستافێکی تایە هەمووی مەساریف و هەمووی پارەیە ینی ناکرێ بە 10 ڕۆژ یا بە وەرزی لە ئاستەکانە بواری گەشت و گوزار بگاتە ئەو ئاستە کە خەڵک سوودمەند بێتی بەڵێ ئێمە ئامادەکاریمان کردووە لە وەرزەکانە بۆ نمونە لە بەهاردا وەکو ئەو کۆمەڵی ئێمە کە ئێمە لە سێمانین ینی بە دایان پاساتوە شوێنی کەوتوین بۆ هەورامان بۆ پێنجێن بۆ قەزای ماوەت بۆ ئەو شوێنانی کە خۆیان ویستویانە لەگەڵیشانە بووی لایەنێکی تر هەیە بۆ ڕاکێشانی گەشتیار ئەوش مانەوەی لە شوێنێکی باش هەو و خواردنێکی باشی لە بەردەست بەڵێ ینی ئێمە زۆری نەما چوینەتە چەند ناوچەیەکی جیاواز بەدەر لە وڵاتەکەی خۆمان کە چوین بەڕاستی چێژمان لە خواردن و چێشخانە و خواردنگەکان بینیوە ئەمە هیچ پەیوەندینە بە حکوومەتەوەی پەیوەندی بەو شخصەوەی کە کارەکەی خۆیانات ئەم پێش بڕچەیە وای کردووە کە تۆ لێرە نام خۆی ژەمیی کرد بەریتە چێشخانێکیکە لە لای خۆمان تا چەند کار لەسەرم بابەتەکرەوە لە هەمان کاتیشە چاودێری لەسەر بێت یعنی من کە هاتوومەتە ئەم شارە شارەزانیم پارەیەکی زۆرم لێ نەسەنرێ وەنانێکی باشیشم پێ بدرێ زۆر ڕاستە بەڵام ئێستا باوەڕکە لە شایبایمە باسی شاری سلێمانی بکەین هەر لە سیاحەکانەوە تا ئەگاتە میلی جوانترین و خۆشترین و بەتامترین خواردن لە شاری سلێمانی هەیە بەڵام جەنابەت ئێستا ئەچیتە ڕێستۆراتێکی 4 سێرەیە 5 سێرە ئەگەر بدەوێ پارەیەکی نسبی دەبسێنن ئەمە ناکرێ ڕاست لەبەرەوەی مەساریف و تەڵەبی زۆرتر لەسرە ئەمە یەک و باجی زۆرتر لەسرە ئەمە زۆر ئەکەوێ لەسەر ئەو ڕێستۆرانتە بەڵام دەسەر خواستی خەڵک بەعام ئەوەنەی کە ڕوو ئەکەنە ڕێستۆراتەکان ڕوو ئەکەنە بەشە میلیەکان ئێمە بەشی میلیمانەیە یعنی حەلێکی باشی بۆ دانراوە نرخێکی گونجاو وە خواردنێکی بەتامیش ڕاست و ئێمە وەکو ئەوانە کە لە شاری سلێمانی دەستیان لە دروستکردنی چێشخانە و ڕێستۆرات و خواردنگە و ئەوانە هەیە
بەڕاستی زۆر شتێکی جوانیان کردووە و دەستخۆشیاندی ئەەکەین ئێمە لەبەرەوەش زۆر شوێنی جوانمانەیە کە شوێنەکەشی گونجاوە ڕکلامی ژەکا بۆ شوێنەکەی و داشکاندنیش ئەکات لە خواردنەکانیان بۆ سەرجەم میوانان. دەستەکانە خۆش بێ کاک مەحموودیان سوپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵمان بووی. زۆر سوپاس بۆ ئێوەش. ئەگەر کۆتا پەیامە هەیە لە کۆتا ڕۆژی ساڵی 2021 فەرموو ئاراستەیکە. زۆر سپاسانەکەم ئەگەر ماوەی یەک دقە بمایە ئێمە یەک داواکاریمان هەیە لە کورساتی جوان کە لەم کەناڵە خۆشەویستەوە کە دایم هاوکارمانە بیگەێنین داوا لە بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانی ئەەکەین لەبەر ئەوە خۆتان ئەزانن لە پشوەکانی سەری ساڵە بازار هەمووی داخراوە بەڵام زیاتر لە 200 وتێل و شوێنی گەشتیاریمان هەیە کە ئەمانە کارەبایان پێویستە داوایان لەکەن جەدۆلەکانیان گۆڕانکاری بەسەرابێ و هەندێک ئوتێل و ڕێستۆراتیشمان لە شەقامی بەلیگ مەحموو هەیە ینی مانگی 12-4 جاراواتۆتەوە ینی کابرا وای لێ هاتووە ئەبێ هەموو ڕۆژە بەلانی کەمەوە تەنکەرە بۆ 2 تەنکەراو بکڕێ و داواشم لە بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی هەیە چاو پیاخشانەوەیەک بەو بارودۆخای بکە. ئومێدەکەین کاگوێبستی داواکاریەکانتان من سوپاس بۆ ئەوەی کە